سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ باسکردنی کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. بۆ ئێوەی خۆشەویست ئەم جارەیان ئێمە لە خزمەتتان نابین. باسی کۆلێژی تەکنیکی ئەندازیاری لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بۆ ئێوەی خۆشەویست دەکەین. پێمان خۆش بوو هەر کۆلێژێک بە جیاواز بۆ ئێوەی خۆشەویست بەیان بکەین تاوەکو کەمترین کۆنمرەی وەرگیراو بە زانکۆلاین بە پارالێل بە ئێواران بزانین. هەروەها هەر بەشێک ستایبەتمەندیەکی هەیە لە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری. بۆیە لە درێژەی ڤیدیۆکەمان لەگەڵمان بن تاوەکو باشترین سوود زۆرترین زانیاری لێ وەربگرن. لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە کە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەیە تاوەکو زۆرترین زانیاری لەبارەی کەمترین کۆنەمرەی وەرگیراو بۆ ساڵی خوێندنی 2022-23 بۆ ئەوەی خۆشەویست بەیان بکات. ئێستا ئێمە بۆ ئەوەی خۆشەویست هەر بەشێک و کەمترین کۆنەمرەی وەرگیراو بەیانەکەین. یەکەم کۆلێژمان لە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بریتیە لە تەکنیکی ئەندازیاری سیستمی زانیاری کە لقەکەی تەنها زانستی وەرەگرێت واتە بۆ وێژەیی نابێت. زانکۆلاینی پارێزگا 88.6 وەرەگرێت و گشتەکەی 92.56. پارالێلی پارێزگا 84.797 و گشتەکەی 87.775. ئەلبەتە ئەبێ ئەوە بزانین کە بەشە زانستیەکان لە هەرێمی کوردستان لە هیچ زانکۆیەک وەکو کۆلێژ ئێوارانی نییە، تەنها زانکۆلاین و پارالێلە. و ئەندازیاری سیستمی زانیاری دەرچوانی ئەم بەشە لە پرۆگرامەکانی کۆمپیوتەر و سیستمی زانیاریە کارەکەن و داهاتوێکی زۆر باشی هەیە و خەڵکانێکی زۆر ئەم بەشە هەڵەبژێرن وەکو جێگرەوەیەک بۆ پرۆگرامسازی لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین. بەشەکە سیستمی زانیاری ئەخوێنێت و دەرچوانیشی ئەتوانن لە سیستمەکانی کۆمپیوتەر و ئینفۆرمیشن داتایە ئیش بکەن. دووەم بەشمان بریتیە لە تەکنیکی ئەندازیاری شارستانی کە ئەویش وەکو وتمان تەنها لەقی زانستی وەرەگرێت. زانکۆلاین کەمترین کۆنمرەی وەرگیراو بۆ پارێزگا 85.2 و گشتێکەی 91.767. پارالێلی پارێزگا 81.001 و گشتێکەی 86.469. ئەلبەتە بەشی تەکنیکی ئەندازیاری شارستانی هەمان شارستانیە کە لە زانکۆی سەلاحەدین یا زانکۆی سلێمانی یا هەر زانکۆیەکی ئاسایی کە ئەخوێندرێت. زۆر جار ئەومان باس کردووە کە جیاوازی تەکنیکی لەگەڵ زانکۆکانی ترە زیاتر لە پراکتیکی و تیۆریایە. ئەو بەشانەی کە تەکنیکین دەرچوانی ئەم بەشانە بە شێوازێک با بڵێن کە تەواویان کرد زیاتر بە پراکتیکی فێری ئیشوکارەکان بوونە، وردەکاری ئیشەکانیان زیاتر بە پراکتیکی کردووە، کەمتر پشتیان بە تیۆری بەستاوە. هەرچی زانکۆکانی ترە زیاتر بە تیۆری ئیشەکەن، کەمتر بە شێوەی پراکتیکی ئیشەکەن. بەشێکی ترمان بریتیە لە تەکنیکی ئەندازیاری میکانیک و وزە کە ئەویش تەنها بەشێکی زانستیە. زانکۆلاینی پارێزگا 79.733 و گشتەکەی 85.720 و پارالێلەکەی ئەوەنەی کە من با بڵێن متابعەم کرد لە بەشی زانکۆلاینە لە سیستمی زانکۆلاینە کاتێک کە کەمترین کۆنمرەکانمان وەرگرتووە هەردووچی بۆ پارالێلی پارێزگا و گشتی 8 پێداوین. بۆیە بە ڕەنگی زەرزیش دەستنیشانم کردووە. چەند جارێکیش هەوڵماندا کە لە خودی بەشەکەوە زانیاری وەرگین بەڵام بەداخەوە بەدەستمان نەکەوت. بەڵام وەکوتم بە شێوەیەکی گشتی پارالێلی پارێزگا و گشتەکەی کۆنمرەی 8 پێداوین. کۆتا بەشمان لە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری هەولێر بریتیە لە ئەندازیاری ڕێگاوبان کە ئەویش بەشێکی زانستیە و کەمترین کۆنمرەی وەرگیراو 79.307 و گشتەکەی 79.307 بە هەمان کۆنمرە و بۆ پارالێلەکەی پارێزگا و گشتی 98.4 پێداوین کە وەکووتمان ئەو زانیاریانەی ئێمە وەرمان گرتووە لە خودی زانکۆلاینەوەیە
نەک لە سەرچاوەیەکی ترەوە واتە لە خودی سیستما وەرمانگرتووە و چەند جارێکیش بۆ دڵنیابوونەوە متابعەیمان کرد بە هەمان شێوە هەر ئەو کۆنمرانەی پێداوین. خۆشەویستان، ئەمە بەشەکانی کۆلێژی تەکنیکی ئەندازیاری لە زانکۆی پۆلیتەکنیکی ئەولێر بە پارالێل وەزان کۆڵاین بۆ ئەوەی خۆشەویست باسمان کرد. ئینشاڵڵا سوودی لێ ئەبینن، بینەری ڤیددیۆکان بن، هاوڕێکانتان ئاگادار بکەنەوە و پێتانیش ئەڵێن لایک و کۆمنت و سەبسکرایب لە یاد مەکەن بۆ ئەوەی نوێترین ڤیددیۆکانمان بگا بە ئەوەی خۆشەویست و ئێوەش سوود لە زانیاریەکانی ببینن.